بینەرانی هێژا سڵاوی بەرنامی دیدارتان لێبێ. ئەمڕۆ لە بەرنامی دیدار یەکێک لە تەوەرەکانی کە گفتوگۆی لێ دەکەین ئەویش مەسەلەی ڕیزبەندی پلەی یەکەم لەسەر ئاستی عێراق بۆ توێژینەوە کە یەکێک لە مامۆستاکان توێژینەوەی کردەوە لەسەر ئاستی عێراق پلەی یەکەمی بەدەستێنەوە. لێرەدا گفتوگۆ لەسەر ئەو ڕیزبەندی دەکەین و پێوەرەکان چین و گرنگی چییە وەکەم کوڕیەکان چییە، گرنگە ئەو کەسانی کە توێژینەوە دەکەن ئەرکەکانیان چی بێ یاخۆ چۆن هەوڵ بدەن بۆی ئەو پلەی یەکەمانە بەدەست بهێنن کە یەکێک لە مامۆستا کوردەکان کە ئەویش مامۆستا سەرمەد لەتیف مامۆستای زانکۆی کۆمارە بۆ زانست و تەکنەلۆجیە پلەی یەکەمی لەسەر ئاستی عێراق بەدەستێناوە لەگەڵمان لە ئەستودیۆ بەشدار دەبێت. بەخێر بێ مامۆستا سەرمەد. زۆر سپاس بۆ بەشداری لەگەڵمان لە بەرنامەکاندا. پێم خۆشە سەرەتا باسی ئەو پێوەرە و هەڵسەنگانە بکەین کە ئەو توێژینەوانەی پێ هەڵدەسەنگێنرێ بە تایبەتی لە سەر ئاستی عێراق کە بەڕێزت پلەی یەکەمت بەدەستێناوە هەر لە بوارەکەی خۆت ئەویش ئاسایشی ئاوە. بەڵێ پێشەکی دەستخۆشی لە جەنابەت و تەواوی ستافی کەناڵی ئاریان تیڤی یەکەم بۆ ڕێخستنیان بەرنامەیە بۆ هیوایی کە پێکەوە بتوانین کۆمەڵە زانیاری بە سوود و دروست بە بینەرانی بەڕێز بگەێنین. بەنسبەت ئەو ڕیزبەندی کە بەڕێزت باست کرد بەپێی داتابیسی سکۆپس داتابیسی سکۆپس گەورەترین داتابیسەکە سەر بە ناوەندی بڵاوکراوی ئیلسیڤێری جیهانیە. ئەم ناوەندە گرنگی بە توێژینەوەی زانستی متمانە پێکراوەدات لە ڕێی هەڵسەنگاندنی توێژینەوەکان و لە ڕێی کۆمەڵی پێوەری ناوازە و تایبەت بۆیە جیاوازی هەیە لەگەڵ ئەو توێژینەوانی کە ئیندێکس نییە بەم لەکات لیستی ئەو گۆڤارە زانستیم توێژنەی بڵاوکرێتەوە لە ناو ئەم داتابیسیانە بێت بە جۆرە لە جۆرەکان متمانە پێکراونیە لە ڕووی زانستیەوە. جا ئەم ساڵ ئەم داتابیسە هەستان بە بڵاوکردنەوەی ڕیزبەندی لە بوارە جیاوازەکانە هەر لە بواری پزیشکی و ئەندازیاری و زانستی فیزیا و زانستەکانی تر بە شێوەیەکی گشتی ڕیزبەندیەکیان ڕاگەیان بە پێی کۆمەڵێک پێوەرێکە لە پێوەرەکان ژماری توێژینەوەی پەیوەندیدار بۆ پسپۆڕیەوە. تەمەند کێمەڵین ژمارە ئەوەی کە گرنگی پێدراوە کوالیتیە بۆیە ئەو توێژینەوەی لەم گۆڤارە زانستیە بڵاو بۆتەوە کە لە ناو ئەو لیستی ئەو داتابیسەیە. یەکێ لە پێوەرەکانی تر سایتیشن واتە ئاماژە پێدان چەند توێژەری تری زانستی ئاماژیان بە توێژینەوەکەی تۆداوە و وەکو سەرچاوەیەک پشتیان پێبەستوو لە ناو توێژینەوەکانی خۆیاندا. طبعا ئەبێت توێژینەوەکانی خۆشیان لە ناو ئەو گۆڤارە زانستیانە بڵاو بێتەوە کە متمانە پێکراو بێ و لە ناو لیستی ئەم داتابیسە بێ کە باسمان کرد. هەروەها کۆمەڵێ پێوەر و هەڵسەنگانی کەشیان هەیە بەس ئەو دوانە بە شێوەیەکی گشتی سەرەکی ترینن بۆ دیاریکردنی ڕیزبەندی. تا چەند پێ دوایە بابەتەکان ینی پێوەرن گرنگی بابەت بەڵە بەتەکیید طبعا نەگەر جیاوازی نێوان ئەم داتابیسە و داتابیسەکانی تر ئەوەیە و هۆکاری ئەوەی کە ئەم داتابیسی سکۆپەزیکێکە لە متمانە پێکراوترین داتابیسەکانی جیهان لە ڕووی زانستیەوە ئەوەیە کە کۆمەڵی هەڵسەنگانی قورسیان هەیە بۆ توێژینەوەکان بە ئاسانی توێژینەوە قبول ناکەن بۆ بڵاوکردنەوەیەکی لە هەڵسەنگانەکانەوەیە کە بێ ئەو بابەتی توێژینەوەی لەسەرەکەیت دەستنیشانکردنی کێشەی ڕۆژ بێ بێ بابەتی ڕۆژ بێ و بێ داتای تازت بەکارهێنا بێگە تۆ داتای کۆم بەکاربێنی بە جۆرە لە جۆرەکان پەیوەست نییە بە بارودۆخی ئەم ڕۆمانە بۆیە احتیمالە قبول نەکرێ بە ینی ئەگەری زۆری و هەیە لەلایەن ئەو کەسانی کە ڕیڤیوەرن ئەو کەسانی کە مراجعی توێژینەوەکە دەکەن و هەڵی ئەسەنگێنن ڕجەک بکرێتەوە ڕەت بکرێتەوە توێژینەوە. واتە پێت وایە ئەو توێژینەوە بەپێی ڕۆژ ئایا لە ڕووی بابەتەوە یاخود مەسەلەن بابەت لە پێداویستی ڕۆژی خەڵک یاخود خواستی خەڵک مەسەڵە بێگومان چکە ئێستا ئێمە کە توێژینەوەی زانستی ئەنجامەین ئێمە یەکەمین هەنگاو ئەبێ پێوترێ لیتیچە ڕڤیو واتە ئێمە خوێندنەوەیکی تەواو بکەین بۆ ئەو بابەتانی کە ئێمەمانە توێژینەوەی سەر بکەین بۆیە ئەبێ کێشەیەک دەستنیشان بکەین کە پێشتر هیچ توێژەرێک ئیشی لەسەر نەکرد بێ بەپێی خواستی کۆمەلگا بەپێی خواستی کۆمەلگە بێگومان ینی کێشەیەکی کێشێکە لە ئێستاە کێشەیەوە ئەو توێژەرە بێت هەوڵ بدات کە زۆرترین داتا کۆ بکاتەوە لەسەر ئەو کێشەیە و دوای تەحلیلێکی شیکاری بۆ بکات و دەرەنجامێک ینی ئەنجامێک بدۆزێتەوە کە بۆ چارەسەری کێشەکان و باشترکردنی کوالیتی ژیانی خەڵک ینی لەوڕۆ. بڵێ بڵێ
ئایا پێوەرە ئابوووریەکان تا چەند پێت وایە کاریگەری هەیە بۆ نمونە توێژینەوەیەکی وا دەکەی لە ڕووی ئابوووریەوە تێچوویەکی کەمی هەبێ ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەو پێوەرانە یاخود نێتی؟ بەڵێ بێگومان چکە ئەو گۆڤارانەی کە ئاستی زانستیان بەرزە ئەو پارەی کە داوای ئەکات لە مقابلی بڵاوکردنەوەی توێژینەوەکەت تا ئاستی گۆڤارە زانستێکە بەرزتر بێ پارێکی زیاتر داواکە. منیش بە حکمیەوەی کە هەماهەنگیم هەیە لەگەڵ پسپۆڕان و زانایانی وڵاتانی با بڵێ ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئوسترالیا و وڵاتانی تریش ئەو کێشەیەمان نییە بۆیە ئەوان لە زانکۆکانی خۆیان زانکۆی وڵاتە پێشکەوتوەکان زۆر گرنگی بە توێژینەوەی زانستی ئەدەن و هاوکاری و پاڵپشتی توێژەرەکە نەگەر توێژینەوەیکی ناوازە بەنەرف بتوانێت لە گۆڤارێکی زانستی بڵاو بێتەوە خۆیان تێچۆکەیە گرنە ئەستۆ بۆیە تا ئاستی زانستی گۆڤارەکە بەرزتر بێ لێگومان داوای بڕێک پارەی زیاترەکەن بۆ قبولکردن و بڵاوکردنەوەی توێژینەوەکە لەو گۆڤاری خۆیان. تا چەند بەستاندارکردنی توێژینەوەکە کاریگەری هەیە لەسەر پێوەرەکان و ئایا هیچ جۆرە ڕەچاو دەکرێت یاخود نا مەسەڵەن بە شێوەیەکی پێشکەوتوانە ئەو توێژینەوەیە بکرێکە هەم لە بینی وڵاتانی دەروای وڵات لە سەراستی جیهان هەم لە سەراستی ناوخۆ پێت وایە بە شێوەیەکی وە حسابی لەسەر دەکرێت کە ئەمە ئایا ستانداردە یاخود ستاندار نیە توێژینەوەکان؟ بەڵە بێگومان طبعاً لە وڵاتانی پێشکەوتوو ئەو وڵاتانی کە لە ڕووی تەکنۆلۆژیا و گەشەی کۆمەڵایەتیەوە لە بەرزترین ئازدان لە جیهانە پێوەری سەرەکیان ئەوان توێژینەوەی زانستیە بۆیە حتا کێشەکانی حکومەت لە گشت سێکتەرە جیاوازەکانە لە ڕێی پسپۆڕان و زانایانی ئەو بوارانە چارەسەرەکەن ینی هاوکاری و پاڵپشتی زانایانە بن و پسپۆڕان لەو بوارە توێژینەوەی زانستی ئەنجام بن دەستخەنە سەر کێشەکان دەستخەنە سەر برینەکان و پاشان چارەسەری زانستی و مۆدرنی و ئێکۆنۆمیش تەمان دەبێت چارەسەرەکانی مەدایمن یەکێ لە کێشەکانمانەوەیە وەکو پسپۆر لەو بارانەی خۆماندا ئەبێ و چارەسەری کە ئەیدۆزینەوە پێویستە تا ڕادەیەکی باش ئێکۆنۆمی بێت چارەسەرێکی ینی زۆر تێچوێکی زۆری نەبێت چکە حکوومەتەکان بە شێوێکی گشتی دەیان کێشیان هەیە لە چەندین سێکتەری جیاوازە بۆیە تا ئێکۆنۆمی بێت چارەسەرەکە حکوومەت باشتر دەتوانێت ڕێکاری پێویست بگرێتە بەر وە سوود لە توێژینەوە بینێ بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام لە بە شێوێکی گشتی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست بەداخەوە بە ینی لە ناویاندا لە وڵاتی خۆشماندا توێژینەوەی زانستی ناوازە هیچ قەدر و قیمەتێکی نییەوە بە هیچ جۆرە ناکرێتە پێوەری بۆ چارەسەرکردنی کێشەکان تەنانەت لایانی پەیوەندیدا هەر ئاگاداری ئەو بابەتانە نییە بۆیە زیاتر ینی سێمە توێژینەوەی کردومانە من پێشتر لەسەر پرۆژەیەکی ئیشم کرد کە وەزارەتی توێژینەوەی زانستی و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینی زانستی وڵاتی مالیزیا فەندیە کردین و بودجەی بۆ دیاری کردبووین هەر توێژینەوەیەکمانە کرد پێش ئەوەی دەستکەن بە پرۆژەکە ئەوان پرۆژەکان ئایا بە ئێمە پرۆپۆزەڵەکان ئاینێ و دراسەمانە کرد ئیشمان لەسرە کرد هەتا نەگەینە نەتیجەیەکی باش دەستیان بە پرۆژەکە ناکرد بۆیە کە دەسەکرا بە پرۆژەکە ئەوان ئەنجامی پسپۆڕان و زانیان و توێژەرانیان لابوو کە توێژینەوەیان لەسەر کردووە بڵاویش کراوەوە توێژینەوەکە و هەڵسەنگانی تەواوی بۆ کراوە لە ناو داتابەیسە جیهانیانەیە بۆیە کە دەستیانە کرد بە پرۆژەکە بە چیان ڕووبوو چکە ئێمە لە توێژینەوەیە هەموو لایەنەکان ڕەچاوەگرین ینی لایانی سلبی لایانی ئیجابی پۆزتیڤ نەگەتیڤ هەمووی ینی باسێکن بەڵێ بێگومان تاوانە بێ هەموو توێژینەوەیەک داهێنانێکی تازەی تیاابێ نوێگەری تیاابێ و باسێکن ئەگەر ئەم با بڵێ ئەم تەکنیکە بگیرێتە بەر بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لایەنە پۆزیتیڤەکانی ئەمانە دەبێت و لایەنە نێگەتیڤەکانی ئەمانە دەبێت بۆ هەر یەکە لەو لایەنە نێگەتیڤ و پۆزیتیڤانش تەمانە بێ ڕێگە چارە و چارەسەری تەندروست بخەینە ڕوو بۆ لایەنی پەیوەندیدا. مامۆستا سەرمەد دیارە بەپێ و هەڵسەنگانێکی ئێستا بۆ خۆت باسی دەکەی بە حکومێکی تەجروبەی دەرەوەی وڵات و ناخۆشت هەیە ئایا ئەو شێوە مامەڵەکردنە لە پراکتیکا بە هەمان شێوە لە ناوخۆدا مامەڵی لەگەڵ دەکرێت یاخود ناکرێت؟ نەخێر بەداخەوە لە مەسەر پێدانی پرۆژەکە و دیاریکردنی شێواز و جۆر نەخێر بەداخەوە ئێستا هەندێک جار باسەکرێ لێرە و لەوێ کە یەکێک لە زانکۆکان گرانتی وەرگرتەوە واتە بودجێ وەرگرتەوە بۆ پرۆژەیەک و بۆ ئەنجامدانی توێژینەوە بەڵام من وەکو پسپۆر لەو بوارەوەندی ئاگادارم توێژینەوەی زانستی و بە هیچ جۆرە پشتی پێ نابەسێت لە هەرێمی کوردستان بۆیە ئەو کێشانەی کە تووشیە بین لە گشت سێکتەرەکانە ینی ئێمە چەند ساڵی پێشووتر بابەتێک بڵاو کرایەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان باسییان لەوە کرد کە هەموو تاکێ لە کۆمەڵگەیە سوودمەند ئەبێت لە بودجەی نەوت و ئەکاونتی بانکمانە بێت و مانانە
قازانجی نەوت بۆ هەرێکێک لە تاکی ئەم کۆمەڵگەیە چێتە سەر حسابەکەمان و خەڵکێکی زۆر دڵخۆش بوو بەڵام دواتر بە پێچەوانەوە نەوت بوو بە کێشێکی زۆر گەورە بۆمان هۆکاری سەرەکی ئەم بابەتانەوەیە کە توێژینەوەی پێویستی بۆ نەکراوە پرس بە پسپۆر و زانە نەکراوە لەو بوارەدا بۆیە کە ئیدارە بۆ جۆرە بێت دەرەنجامەکەشی بۆ جۆرای بێت کە بینیمان ئەمە تا چۆن پێت وایە سبێنێ لە ئایندەدا مەترسی دروستەکە بێگومان مەترسی زۆر گەورە من ئەگەر لە پسپۆرەکەی خۆمان قسەکەم ئاسایشی ئاو لە ئێستا ئێمە یانێگەر عێراق قسابکەیە هەرێمی کوردستانی خۆمان کێشەی زۆر مەترسیمان هەیە و ئایندەیەکی زیاد لە حەد مەترسی چاوەڕێمانە بۆیە کە ئێمە ئەبینین یعنی ئەو چارەسەرانی کە حکوومەتیش دەگرێتە بەر چارەسەری لاوازن چارەسەری ئەوەندە بەهێزین کە کاریگەری گەورە دروست بکات ئێمە کێشەی زۆر گەورەمان هەیە لە سێکتەری ئاسایشی ئاوە بۆیە ئەگەر حکوومەت لە ئیستاوە ئێستا ئەتوانین بڵین زۆر درەنگە بەڵام هەر دەستپێکردن لە ئیستاوە باشتێکە لەوەی کە ئەم بابەتە ئێهمال بکرێت چکە مەترسی زۆر گەورە و وشکە ساڵی و بڵینی سەرچاوەکانمان لەلایەن وڵاتانی سەرچاوە لە ئارادایە و حالیان یعنی لە ئێستادا کاریگەریەکانیش کاریگەری نێگەتیڤەکان ئێمە ئیبینین بە چاوی خۆمان ڕۆژانە تا چەند پێت وایە بوونی هەماهەنگی لەسەر ئاستی نێودەوڵەتی گرنگە لەو توێژینەوانە زۆر گرنگە من ئەگەر هەماهەنگیم لەسەر ئاسی نێودەوڵەتی نەبووایە هەرگیز نەمەتوانی توێژینەوەکانم لەو گۆڤارە زانستی ئازبەرزانە بڵاوکەمەوە نەک لەبەر ئاستی زانستی لەبەرەوەی کە بوجەمانی ئێمە ینی لە هەرێمی کوردستانی ئێمە هیچ بڕەبوجەیەک تەرخان ناکرێت بۆ بڵاوکردنەوەی توێژینەوەکان بۆیە من یعنی هەماهەنگیم هەیە لەگەڵ چەند زانایەک لە وڵاتی ئەمریکا لە وڵاتی سوید لە وڵاتی ئوسترالیا ئەوان لەو زانکۆ ئازبەرزانی خۆیان بودجەی تەواویان بۆ دەستنیشان کراوە من جارێکیان توێژینەوەیەکمان لە گۆڤارێکی زانستی بە ناوی ساینتیفیک ریپۆرتس کە سەر بە ناوەندی بڵاوکراوەی جیهانی نەیچەرە کە یەکێکە لە بەناوبانگترین ناوەندە زانستی جیهانەکان لەوێ قبول کرا طبعا پێشەوەی ئێمە توێژینەوەکە بنێرین بۆ گۆڤارە زانستی من پرسم بۆ هاوڕێم کرد کە یەکێکە لە زانەکانی ئاسایشی ئاو لە وڵاتی سوید وتم تێچوەکەی زۆرە وتی کێشەمانی ئێمە $1,000,000 بۆ سەرفەکرد لە زانکۆوە گرنگەوەیە کە توێژینەوەکە ئاستی بەرزە بۆیە هیچ خەمت نەبێت لەو بوارەیە بۆیە ئێمە یعنی لەو ڕۆ دەستکراوەین کە توێژینەوەکەمان لەو گۆڤارە نەبڵاوێت چکە ئەگەر پارە نەدرێ ئێمە چۆیسێکی تریشمانە پێوتری سبسکریپشن واتە هەموو زانایەک هەموو توێژەرێک ناتوانێت خوێنەری ئەم توێژینەوە بێ ئللا بێ پارە بدات لە مقابلی ئەوەی کە توێژینەوەکەت بخوێنێتەوە بۆیە کەمترین توێژە ئەگا بەدەستی بەڵام ئێمە کە پارەی گۆڤارە زانستیەکە ئەدەین بۆ نمونە جاری وایە $3,000 $4,000 بەپێی گۆڤاری زانستی ئەگۆڕێت ئەو کاتە ئۆپن ئەکسسە بێ واتە کراوە ئەبێ بۆ هەموو خەڵکێک هەموو کەسێک لە هەموو جیهانە ئەتوانێم توێژینەوەی تۆ بکاتەوە بەبێ بەرامبەر و بیخوێنێتەوە دراسەشی لەسەر بکات و سوودمەند بێڵی بڵێ جگە لە لایەنی ئابووری کە بەڕێزت باست کرد دابینکردنی بودجە بۆی و کە دەستکراوە دەکات لە هەر جۆرە توێژینەوەیەک و هەروەها جۆرێک لە منافسەش دروستەکە بۆ ئەوەی تۆ باشترین توێژینەوە ئەنجام بدەیت جۆرێک لە ململانە دروست بێ هاوکات لایەنی گواستنەوەی ئەزمون لەو هەماهەنگیە تا چەند پێت وایە بوونی هەیە یاخود سوودی لێوەرەگیرێ بۆ نمونە ئەزمموی بینی تۆ باس سویدت بە نمونە هێنایەوە سوود لە ئەزممویوان وەرەگریەوە ئەزمونە گوازیتەوە بۆ ئێرە بێگومان تەبانەگەر باسی ئەو لایەنە بکەین لە ئەم ساڵی 2023 لە مانگی سەیە کۆنفرانسێکی نێودەوڵەتی کرا دوای چەندین ساڵ کە UN ڕێکی خستبوو لەسەر ئاسایشی ئاو نوێنەری زۆربەی وڵاتانی جیهان بانکران لەوێ UN خۆیان دراسەیان کردبوو سێکتەری ئاو ژینگەیان هەیە دراسەیان کردبوو کە هەموو وڵاتەکانی جیهانیان خست بۆ 4 مەرحەلەوە با بڵێ مەرحەلە یەکەمیانەوەی کە لە ڕووی ئاسایشی ئاوە زۆر سیڤن لە مەرحەلەی دوم ئەوەیە کە باشن بەڵام هەندێک کێشیان هەیە طبعا عێراق لە مەرحەلەی چوارەمایە کە یەکێکە لە یعنی خراپترین وڵاتەکان لە ڕووی ئیدارەدانی سەرچاوە ئاویەکانەوە جا مەبەستی من لێرە ئەوەیە سوید لەو ڕیزبەندیە ژمارەیەکە بۆیە من کە توێژینەوەیکی زانستی ئەنجام بدەم ئەو هاوڕێم کە زانایەکی پسپۆرە لە یەکێک لە زانکۆ پێشکەوتەکانی وڵاتی سوید بۆی ئەنێرم و ئەویش یعنی ڕیڤیوێکی باشیە کات پێداچوونەوەیەکی باش بە توێژینەوەکی مناکات دواتر گفتوگۆیەکی زۆر چڕوپڕ و توندی زانستیمان ئەبێ پێکەوە لە دەرەنجامی گفتوگۆکەمان کۆمەڵە گۆڕانکاری ناوازە لە توێژینەوەکە ئەنجامەدەین پاشان ئیشی ئەم دوانەمان ئەینێرم بۆ زانایەکی تر کە لە ئوسترالیا هەماهەنگیمان هەیە لەگەڵی دیسانەوە ئەوی جارێکی تر لای خۆیەوە هەر یەکە و
بەپێ پسپۆڕەکەی خۆیەوە پێ ئەو زانیاریانەی کە لایەتی بەپێ ئەو ئاسە تەکنۆلۆژی کە گەیشتویتێ پێداچوونەوەی پیاکات لە دەرەنجامی ئەم هەموو گفتوگۆ زانستیە ئاسی توێژینەوەکە زۆر بەرز دەبێتەوە بۆیە ئەتوانین لەو گۆبارە زانستی ئازبەرزانە توێژینەوەکە بڵاو بکەینەوە لێ قوبڵ بکرێت. ئەو کاریگەریانە تا چەند کاریگەری لەسەر جۆری کوالیتی ژیانی ئینسان دەکات، چ لە ڕووی اقتصادی، چ لە ڕووی کۆمەڵایەتی، چ لە ڕووی فەرهەنگیەوە ئایا پێت وایە ئەمانە کاریگەری خۆی هەیە؟ بێگومان ئەو وڵاتانی کە سەباسی بۆ نمونەس ئەگەر باسی سویدکەین یا وڵاتی گرتوەکانی ئەمریکا یا بەشێک لە وڵاتانی ئەوروپی، زۆرێک لە وڵاتانە سەرچاوی پێویستیان نییە وەکو ئێمە، یعنی دەوڵەمەند نین بە سەرچاوی وزیان سەرچاوی ئاو، بەڵام لەبەرەوەی ئیدارەیەکی زۆر تۆکمەیان هەیە بە پشبەستن بە پسپۆڕان و زانایان لەو بوارەدا و بە فۆندکردنی ئەو پرۆژانی کە کار لەسەر توێژینەوەی زانستیەکە توانیوانە ئاستی خۆیان زۆر بەرز بکەنەوە و ئیدارەیەکی زۆر باشی ئەو سەرچاوەکەمانەشیان بن کە لە بەردەستیانەیە و ئابووری وڵاتیشان پێ بەرز کردوێتەوە، بەڵام ئێمە بەداخۆ چکە ینی سیستمی حکومڕانیمان زۆر سیستماتیک نییە، مؤسساتی نییە و خەڵکی شیاو لە شوێنی شیاو نییە، بارودۆخمان گەشتۆ بەم ڕۆژە بەداخەوە. بەڵێ پێگومان بەڕێزت کە باست کرد کە زۆر وڵاتێ سەرچاوەیەکی نییە، بەڵام زۆر وڵاتێ فعلەن لەوانێت تەنها لایەنی زەریبەی باش بێت، بەڵام گەشەیەکی کردووە. ئایا ئێوە ئەو گەشەیە بەتایبەت لە بوارەکەی خۆتدا لێرە دەبینی لە کوردستانە؟ نەخێر بە هیچ جۆرە بەداخەوە. بەڵێ ئەو توێژینەوانە بۆ نمونە توێژینەوەکەی بەڕێزت کە لەسەر ئاستی عێراقا حتمەن کاریگەریەکانی نەک تەنها لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی کوردستانیش هەیە و تا چەند پێت وایە لە ئێستا گرنگی بۆ جۆرە توێژینەوانە دەدرێ یاخود ئەو توێژینەوەی تۆ کە ئەنجامتدا و پلەی یەکەمی بەدەستێناوە تاکو ئێستا لە دەسەڵاتدارانی هەرێم بەدوچوونێکیان کردو بۆ ئەوەی کە بزانن ئەم توێژینەوە چی تێدای و سوودی لێ وەربگرن و بە تایبەتی کێشەیەکی گەورەمان هەیە لە ڕووی ئاسایشیاوە بە پێوەی کە پسپۆڕان و بەڕێستان و هاوشێوەکانی بەڕێستان تاکو ئێستا لە زۆربەی بەرنامەکان بە مەترسێکی گەورەی ێزان. بەڵە بێگومان نەخێر بەداخۆ چکە وکوتمان لە وڵاتی ئێمەیەوە لە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست لە وڵاتە دواکەوتوەکاندا لە ڕووی سیستمی ئیداری حکومڕانیەوە پرس بە خەڵکی پسپۆرت ناکرێت لە بوارە جیاوازانەیە، بۆیە ئێمەش کەم توێژینەوە زانستیانە ئەنجامەدەین، یعنی هەر ئەوەیە وەکو ئینجازێکی زانستی خۆمان وەکو بەدەستێنانێکی زانستی خۆمان دڵمان پێی خۆشە گینا لە ڕووی جێبەجێکردنەوە نەخێر، بەڵام لە وڵاتانی تر جێبەجێیەکە نیستا منەوە توێژینەوەی کە ئەنجامیەدەم من یەکێک لە توێژینەوەکانم لەسەر بەنداوێک کە ناوی وەرەگەم بەدام لە شاری سیدنی وڵاتی ئوسترالیا 4 مۆدڵی جیاوازم بەکارهێنا، 4 تەکنۆلۆژیای جیاوازم بەکارهێنا بۆ پێشبینیکردنی بەشێک لە پارامترەکانی سەرچاو ئاویەکان. تەکنۆلۆژیا جیاوازەکان هەردوو کلاسی مەشین لێرنینگ و دیپ لێرنینگە کە دوو کلاسن لە ناو تەکنۆلۆژیای زیرەکی دەستکرد Artificial Intelligence بەکارم هێنا بۆ پێشبینیکردنی ڕێژەی بارانبارین و هەروەها ڕێژەی ڕژانی ئاو بۆ ناو بەنداوەکان هەم لەو سەرچاوانەی کە بۆی دێت و هەم بۆهۆی بارانبارین و پارامترەکانی ترەوە. ئەو 4 تەکنۆلۆژیای کە بەکارم هێنا من لەسەر ئەو بەنداوەی شاری سیدنی جێبەجێم کرد دوای کۆکردنەوەی داتایەکی زۆر و تحلیلکردنی داتاکە، هەمان ئەو 4 تەکنۆلۆژیایە لەسەر بەنداوی دوکانی جێبەجێم کرد. بەنداوی دوکان من داتام لابوو لە ساڵی لە یەکی ساڵی 1970 تا سیوێکی 2015 هیچ ئەو بەنداوی شاری سیدنیش تقریبا لە ئەگەر هەڵە نەبم لە یەکێکی 2008 تا مانگی حوتی 2017 داتام لابوو. طبعا پێکهاتی جوگرافی ئەم دوو شوێنە جیاوازە، بۆیە من ویستومە کە ئەم تۆڵەی کە بەکارێنم ئەم تەکنیکی کە بەکارێنم بە ستاندار بکرێ و گشتاندنی بۆ بکرێ بۆی بتوانین لە هەموو شوێنەکە بۆی دڵنیا بینەوە ئایا ئەم تەکنیکە تەنها لە ینی لە پێکهاتێکی جوگرافی جیاوازە ئیش دەکات یا ئەتوانرێت بە ستاندار بکرێت و لە زۆربەی وڵاتانی جیهان سوودی لێ ببینرێ. لە کۆی ئەو 4 تەکنیکی بەکارم هێنا تەکنیکی دیپ لێرنینگ و لە ناو دیپ لێرنینگە مۆدڵێک کە ناوی لۆنگ شۆرت تێرم میمۆری LSTM توانی زۆرترین ڕادەی سەرکەوتن بەدەست بێنێ و بە باشترین شێوە پێشبینی ئەو پارامترە جیاوازانی سەرچاوەکانی ئاو بکەوە. لەم ڕۆوە توانین ئێمە پشت بەستین بەو مۆدڵە کە پێشبینی ڕێژەی بارانبارین و ڕێژەی هاتنی ئاو لە وڵاتانی سەرچاوە بۆ ناو بەنداوەکان و
سەرچاوەکانی خۆمان بکات لە ئایندەدا ئەمە وڵاتانی تر پشتی پێ بەستن و کاری لەسەرەکەن بەڵام لە وڵاتی ئێمە کارتێکی فشاریش بەکاری دێن لە بەرامبەر وڵاتانی بەڵێ بەڵام ئێمە نەمەتوانیەوە بکەین ئەو توێژێنانی کە ببوورە و داتایانی کە بەڕێز باس کرد لە 2015 و 2017 و تاکو ئێستا کە 2023 ئایا ئەو داتای تر نوێ هەیە یاخود نییە ئەگەر هەیە یان تۆ ئاگادار نەبووی یاخود نییە و کاریگەری دەبێت لەسەر ئایندە تەبانێکی لە کێشە گەورەکانی ئێمە ئەوەیە من زۆر جار ینی بە خەمێکی گەورەوە باسیەکەم 33 توێژینەوەی زانستیم هەیە ئەفو 32 توێژینەوەی زانستی و کتێبێکی زانستیم بڵاو کردووە واتە 33 بڵاوکراوی زانستی لە کۆی ئەم 33 بڵاوکراوی زانستی تەنها یەک توێژینەوەی زانستیم لەسەر هەرێمی کوردستانە لەبەرەوەی ئێمە داتامان مەزبوط نییە منەو داتایی کە بەکاریشم هێنا چەند جارێک لەلایەن ئەو زانایانەی کە هەڵسەنگانیان بۆ توێژینەوەکەمە کرد داوایان لێکردمان و بۆچی داتای تازەت لانیە ئەنی تۆ منە و توێژنەی کە بەد باسەکەم ساڵی 2019 توێژنەوەکەم ئەنجامدا داوایان لێکردمان و کەم ڕاجعیان نەکردەوە کە هەڵسەنگانیان بۆ کردیان بۆچی تا 2015 بۆ زیاتر نییە منیش وەڵام مەدانەوە ئەوەندەم داتا دەستکەوت و لە وڵاتی ئێمە وڵاتێکی زۆر سیستماتیک نییە یعنی ڕیکۆردیشمان زۆر مەزبوط نییە دواتر من هەوڵمدا لەگەڵ چەند کەسێکی شا قسەم کرد لەلایەنی پەیوەندیدار ئەوان گلەیان کردوتیان بۆچی توێژینەوەکانت زیاتر لەسەر ئاستی جیهانیە لە وڵاتانی وەکو ئوسترالیا و سوید و مالیزیا و ئەمریکا و وڵاتانەیە وتم لەبەرەوەی کە ئێوە داتای پێویستمان نادەن ینی وتیان ئێمە ئامادە ئەبین دواتر من لەم دوایەنەدا سەرپەرشتی توێژینەوەی زانستی دوو خوێندکاری خۆمە کرد لە زانکۆی کۆمار کە لە قۆناغی کۆتایی ساڵی چوارەمی بەکەلۆریۆس بوون کتابی فەرمیمان بۆکردن لە زانکۆ چون بۆ یەکێ لە بەنداوەکانی کوردستان داوای داتای بارانبارینمان کرد طبعا داوای داتای بارانبارینمان کرد بۆ چەندین ساڵ چکەم بە کە توێژینەوە ئەنجام دەدەین لایەنی کەم پێویستمان بۆیە کە داتایکی زۆرمان لابێ بەتایبەت لە پێکهاتێکی جوگرافی ئاڵۆزی وەکو هەرێمی کوردستانی ئێمەدا چکە چەند گۆڕانکاریەک ڕوویداوە گۆڕانکاری لە کەشوهەوا بەدەستبوونەوەی پلەی گەرمی و هەروەها گرتنەوەی سەرچاوەکانمان لەلایەن وڵاتانی سەرچاوە تورکیا و ئێران بۆ ئێمە پێویستە زۆرترین داتامان لابێ بۆی ئەو مۆدڵە تەکنۆلۆژیە شارەزای پێکهاتی جوگرافی گۆڕانکاریەکانیش بێ طبعا لەوێ من داوای داتای 30 ساڵم لێ کردبوون پێشتر پەیوەندیم پێوەکردن یانێمە لە ساڵی 1960 داتامان لایە لە خزمەتتانە بین دواتر کە خوێندکارەکان چونوتیبیان بە هیچ جۆرە 10 ساڵ زیاتر داتاناین 10 ساڵەکەش خۆت هەڵی بژێرە 2000 بۆ 2010 10 بۆ 20 هەچەنێگەڵی لە 10 ساڵ زیاتر ناینمەیەکێ لە کێشەکان دواتر وەکو داتای 10 ساڵی کارەکەی چیە لە 10 ساڵ هیچ کار نازانم بۆ ئێمە ناتوانین خزمەتی وڵاتێکی خۆمان بکەین یەکێک لە طبعا کە ئەو داتای 10 ساڵیشیانیا بوو من هەر هەوڵمدا کە بەردەوام بین لە توێژینەوە کە بەڵام کاتێکە ڕیڤیوی داتاکەمان کردەوە کە سیرەکەین ینی ئەوەی کە بینیم کاغەسات بوو بەڕاستی ئێمە کە داتا کۆکەینەوە لە وڵاتانی پێشکەوتو حاڵە دڕۆ ئەدا جاری وایە بۆ نمونە کێشێکی تەکنیکی یەکێک لە ڕۆژەکان بوونە 15 مانگ گریمان 15 جوڵای 2017 لەو ڕۆژەیە داتاکە ڕیکۆرد نەکراوە لەبەر چامان نیە چەنە باران باریەوە بۆ نمونە یعنی حاڵەت هەیە لەمانێکە جارێک ئەو پەڕی لەمانێکە دوو ڕۆژ ڕیکۆرد نەکرابێ و تۆمار نەکرابێ بەڵام ئەمە زۆربەی مانگ هەبوو 26 ڕۆژی تۆمار نەکرابوو تەنها 4 ڕۆژی دیار بوو مانگ هەبوو 24 ڕۆژ مانگ هەبوو 22 ڕۆژی دیار نەبوو بە هیچ تەکنیکێکی ئەندازیاری و ماتماتیکی ئێمە کە بەکارێنین ناتوانین ئەستیمیتی 26 ڕۆژ بکەین ئێمە کە یەک ڕۆژمان دیار نییە بە پێی پشتبەستن بە داتای بارانبارینی چەندین ڕۆژی پێشوو و چەندین ڕۆژی داهاتوو ئەتوانین بە جۆرە لە جۆرەکان پێشبینیە بکەین کە بتوانین پشتی پێبەستین کە لەو ڕۆژە ئەتوانین ژمارەێک دابنین بۆی مۆدڵەکە پشتی پێبەستێ بەڵام ئێمە و کێشێمانە لە هەرێمی کوردستان کە پرسیاریژەکەین بۆچی داتاوایە یعنی وترێکە زۆربەی کات مۆزەفەکان داوام ناکەن بە حکمەوەی کە مەعاژنی و ئەمانە و لێ پرسیینەوەش نییە لە ڕووی ئیداریەوە بۆیە یعنی کارەساتە لە مانگی کاتۆ 26 ڕۆژ تۆمارت نەبێ بە هیچ جۆرە ناتوانین توێژنی زانستی ئەنجام بین چکە دەرەنجامی توێژینەوەکە واقعی نابێت و زانستی نابێت ئێمە خۆشمان لەوەی کە واقعی و زانستیش نابێ دەرەنجامی بۆ ڕێگە چارەسەرەکان کاریگەری دادنێ هەڵە دەبێت چکەمە داتاکەمان هەڵەیە کە داتات هەڵە بوو تۆ هەر دەرەنجامێک بەدەست بێنی دەرەنجامێکی متمانە پێکراو نابێت و هەڵەشەکە پشتی پێبستی بۆ چارەسەری کێشەکان ئەم شتانە تا چەندەوە بێ هیوا دەکاتەوەی کە هەوڵ نەدەن بۆ داهێنانی زیاتر بکەن یاخود توێژینەوە بکەن وەڵاهی منۆکو خۆم چونکە ینی ماوەی 10 ساڵ لە دەروی وڵات بووم و خۆم خۆشەویستێکی تایبەتم بۆ
داهێنان و بۆ زانست هەیە و کاتی خۆم بۆ تەرخان کردووە وەکو خۆم کێشەم نییە بەڵام بە شێوەیەکی گشتێ بینم پسپۆڕان و توێژەرانی زۆر بەتوانمان زۆر بەتوانە و تایبەتمان هەیە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەوانە هەمویان بێ ئومێد بوون و من چەند جار ینی چەندین هاوڕێی خۆم لە زانکۆکان زانکۆ جیاوازەکانی کوردستان لە سلێمانی لە هەولێر دانیشتنەکەین هەمویان ینی لە خەمی ئەوەدان کە وەکو پێویست پاڵپشتی ناکرێن و بودجیان بۆ دابین ناکرێەوە توێژنەوەی زانستی هیچ نرخ و ئەرزشێکی نییە لە وڵاتی ئێمەدا بۆیە ئەمە وا ئەکات زانکۆکانمان بەرەو دوا بچێ بەرەو پێش نەچین و لە هەمان کاتەواژ دەکات کە بە شێوەیەکی گشتی لە گشت سێکتەرەکانە ئێمە بەرەو پێش نەچین سێکتەرە ئیداری و حکومڕانەکان. بەڵێ ئەم شێوازی مامەڵەکردنە مەسەلەن لەگەڵ زانستایان لەگەڵ ئەو مامۆستایانەی کە توێژینەوە دەکەن هەروەکوتت لەوانەیە تۆ کێشت نەبێ بەڵام بێگومان کە کاریگەری زۆری دەبێت هۆکارەکەی ئەوەیە کە هەست بۆ مەترسیە ناکەنی یاخود لێ نازان. هۆکارەکە دوشتە طبعا پێشوی باسی هۆکارەکان کەم پێم خۆشەوە باسکەم کە من ئەڵێم وەکو خۆم کێشەم نییە بە حکمی من هەماهەنگێکی باشم هەیە لەگەڵ زانان و پسپۆڕانی تر لە وڵاتانی تر یعنی توانم لە هەندێک لە بۆشایەکان پڕ بکەمەوە بەنسبەت پرسیارەکەی بەڕێستەوە ینی گەورەترین کێشە لە وڵاتی ئێمە ئەوەیە کەسی شیا و پسپۆر لە شوێنی شیا و دانانرێت بۆیە من زۆر جار لەگەڵ خەڵکی ینی لەگەڵ ئاسی زۆر بەرز لەگەڵ وەزیر دانیشتوم لەگەڵ خەڵکی ئاسبەرز دانیشتوم لە ڕووی پۆستی حکومڕانیەوە کاتێک کە گفتوگویان لەگەڵەکەین هەست بەواکەین کە ئەم شوێنە کەسانی بەڕێزن وەکو لایانی مرۆیی بەڵام ئەم شوێنی ئەم بەڕێزە نیە پسپۆڕی نیە لی تێناگات بۆیە ئێمە هەرچەند بۆی باسکەین بەرامبەرەکە تێناگات کە تێژ نەگات ئەهمێتی نابێ بابەتەکە گرنگی نابێ بۆیە دایمە منوەکو خۆم وەکو بۆچوونی شخصی خۆم دایمە ئەڵم سێ وەزارەتی سەرەکیمان هەیە لە هەموو وڵاتێکە طبعاً وەزارەتی تەندروستی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە خۆزگە ئەم سێ وەزارەتە مەحسوبیەت و تەسکەی حیزبی بە هیچ جۆرێ ڕۆڵی نەبووە لە دابەشکردنی پۆستەکانە لە وەزیریەوە تا پلەکانی خواروتر بۆی کە چکە ئەو سێ وەزارەتە ئەتوانم بڵم گشت وەزارەتەکان بەس بە تایبەتی ئەو سیانە یعنی پایەی پێشکەوتنی هەر وڵاتێکن لە وڵاتەکانی جیهان. پێدوانی ئەمە زۆر جار کە کاریگەریشی دەبێت لەسەرەوەی کە مەسەلەنێکێکی وەکو بەڕێزت کە خۆی ماندوو دەکات توێژینەوەک دەکات هەندێک جار وا هەست بکەیت کە بێ بەرهەمی لە بەرەوەی سوودی لێ نابیندرێت هەستەمان هەیە و بە بەرداوامیژە هەستەمان هەیە و ئەمە تەسیری زۆر خراپی کردوتە سەر پسپۆڕانی ترمان چونکە یعنی کە تۆ من توێژینەوەم هەیە ینی 2 ساڵ و 3 مانگی پێچووە بەرهەمی 2 ساڵ و 3 مانگ کە دەڵێم 2 ساڵ و 3 مانگ ڕۆژی 12 بۆ 14 سەعات کە تۆ بەرهەمی ئەو توێژینەوەیت کە نەتوانرێ خزمەتی وڵاتەکەتی پێ بکرێەوە جێدەستە دیار نەبێ بێگومان زۆر لە جۆرەکان بێئومێدێکی زۆر لای ئەو توێژەرە دروستەکە دەمە ژواکە کە سار بێتەوە کە ساردیش بەوە ئیتر ئاسی زانکۆکانیشمان دابەزێت و توێژنەوەی زانستی پێویست لە بوارە جیاوازەکان ئەنجام نادرێت بێگومان کاریگەری زۆر نەگەتیڤ دروست دەکات. بەڵێ ئەو هەستێکە لە لای ئێوە توێژەران یاخود مامۆستایان کە دروستە بێ هەستەکەی بێبایەخ سەیری دەکرێت یاخود سوودی لێوەرناگرێت بۆ باشترکردنی کێشەکان یاخود حتا لە ڕووی کوالیتی ژیانی ئینسانەوە ئەمە ینی گرنگە ئێوەی مامۆستایان مەسەن یاخود کەسانی پسپۆڕ لە بوارەدا کۆنگرە و کۆنفرانس ببەستن بتوانن ئەو پەیامانەتان بگێنن هەتا بتوان فشارێک لەسەر دەسەڵات دروستکەن بۆی بەجددی ئاور لەو بوارە بدەنەوە و بە بوارێکی گرنگی بزانن و کاری جددی لەسەرکەن بۆ سوودوەرگرتن لە ڕێگە چارەسەرەکانیان. بێگومان طبعاً کێشە گەورەکە لەوەیە کە ئێمە پێویستە لایانی حکومڕانی جیا بکەینەوە لە لایانی حیزبایەتی ئەمەش نەکراوە تا ئێستا لە هەرێمی کوردستانی ئێمە بۆیە پۆستە ئیدارەکان کە دابەژەکرێت بەسەر کەوادری حیزبا دابەژەکرێت جاری وایە هیچ ئەو کەسە هیچ پسپۆڕیەک و هیچ زانیاریکی لەسەرم بوارە نیە سەر مۆزارەتە بۆیە کە توێژەرێک کە پسپۆڕێک توێژینەوە ئەنجامەدات دەرەنجامەکەی بڵاوە کاتەوە ئەم کەسە یعنی ئەم کەسێک کە ئەم پۆستەی پێدراوە نرخ و ئەزشی ئەو توێژینەوە نازانێت چکە خۆی شارەزایی نییەوە ئاستی زانیاری ئەوەندە نیە کە تێبگا لە گرنگی ئەو توێژینەوەیە بۆیە کاری پێ ناکرێت بۆیە ماڵین کە ئەگەر لایانی حکومڕانی بە پێی کەفاەتی زانستی پۆستەکان دابش بکرێت ئێمە وەکو توێژەر کە ئیشەکەین بەرهەمی توێژینەوەکانمان دەرەنجامی توێژینەوە ناوازەکان خزمەتی وڵاتەکەمانی پێکاو بەرەو پێشیە بین و کێشەکانیش لە گشت سێکتەرەکان ناتوانین چارەسەرکەین چونکە توێژەری زۆر بەتوانامان هەیە یعنی من لە خۆمم قسە ناکەم لە ماوەیە کە گەڕامەتەوە کوردستان و خەڵکێکی زۆر بەڕێز لە
گشت زانکۆ حکومی و ئەهلەکانە ناسم توێژەری زۆر توێژەر و پسپۆڵی زۆر بەتوانەمان هەیە کە ئەتوانم بڵێن بشنە ئەو وڵاتە پێشکەوتوانەش لەوێش هەر لە ئاستی هەرە سەرەوەیە دەبن هێندە توانای زانستیان بەرزە بەڵام لەبەروی کە کار بە توێژینەوە ناکرێ ئێمە ئەمە نبینین لە واقعی کۆمەڵگەی خۆماندا. ئێوە تا چەند بە گرنگی ێزان کە بەوێنتان لەگەڵ ڕاگەیاندنەکان ڕۆژنامە نووسەکان هەبێ و دیبێتی جیاوازی بۆ بکەن کۆنفرانسی بۆ بکەن بۆ ئەوەی کاریگەری زیاتر دابنن بێگومان ڕاگەیاندن یەکێکە لە وەسیلەکان و هەروکو بە ڕێزیشت باسکە کە توێژێنەوەکەی تۆ لە سایتێکی معتەبەری جیهانی بڵاو دەبێتەوە ئەمانەیەکێکن لە هۆکارەکان بۆ ئەوەی کە پلەی یەکەم بەدەست بهێنێ ئایا بوونی ئەو هەماهەنگیە لە نێوان ڕاگەیاندنەکان و توێژەران هەیە یاخود گرنگە هەبێ؟ بەڵێ خۆی زۆر زۆر گرنگە هەبێ من ئەگەر وەکو خۆم قسە بکەم تا ڕادەیەک پەیوەندی باشم لەگەڵ دەستگا میدیای جیاوازەکانە هەیە و ئەمە بە لایەنێکی زۆر پۆزتیڤ زانم چونکە ئێمە ئەتوانین لە ڕێی میدیاوە لە ڕێی سۆشیال میدیاوە هۆشیاریەک بڵاو بکەینەوە بەناو کۆمەڵگەیە و دەست بخەینە سەر کێشەکان دەست بخەینە سەر برینەکان ئەم کاتێک ئەم هۆشیارە بڵاوە بێتەوە ئەو کاتە بە جۆرە لە جۆرەکان زەختێکیش لەسەر دەسەڵات دروست دەبێت کە ڕێکاری پێویست بگرێتە بەر ینی من وەکو خۆم تەنها چارەسەر بەوەی ئەبینم کە هۆشیارێکی باش بڵاو بکەینەوە و گشتاکەکانی کۆمەڵگە هۆشیار بنەوە لە پرۆسی حکومڕانی لە وڵاتی ئێمەیە ئەو کاتە تەسەوڕەکەم گۆڕانکاریی زۆر پۆزتیڤ ڕوو بدات. بڵێ تا چەند لە ناوخۆی هەرێمەوە مەسەن هاوکاری یاخود جۆرێک لە هاندان هەیە بۆی تۆ بەردەوامی بەو توێژینەوانە بدەیت هاوکارێکە نەک هەر بۆ من لەسەر خۆم قسە ناکەم لەسەر پسپۆڕان و توێژەرانی تۆ بە نمونە بەڵێ لە گشت سێکتەرە جیاوازەکانە لە گشت فیلدە جیاوازەکانە هیچ پاڵپشتی و هاوکاریەک نبینم بەداخەوە لە وڵاتانی تر هەیە بە شێوەیەکی گشتی زۆر بە باشیش بەڵام لە وڵاتی ئێمە تا ئێستا تا ئەم چرکەی کە لەگەڵ بەڕێستانە ئەم بەرنامەیە تۆمارەکەین من نەبینیوە. بڵێ بێگومان ئێمە زیاتر بەرنامەکەمان لەسەر و ڕیزبەندی و پلەمەندیە بوو کە بەڕێزت لە سەراستی عراق بەدەستە تێناوە و پێشمان خۆش ئەگەر بکرێت تۆزێک هەرچەندە دەکرێت لە بەرنامەیەکی تایبەتی زیاتر قسە لەسەر ئاسایشیا بکەین بەڵام لە ئێستادا بەڕێزت هەست بە چ مەترسێک دەکەی لەو بوارەدا بە تایبەت لە ئاسایشی ئەومان لە هەرێمی کوردستانی ئێمەدا بە شێوازێکی تایبەتی و لە عێراقیشا بەگشتی لە مەترسێکی زۆر زۆر گەورەدا یعنی چەندین ناوچە ینی بە بیابان بوون بۆ بە دیاردەیەکی زۆر دیار و چەندین ناوچە لە باشووری عێراق وشکی کردووە و ئاوی لێ نەماوە کە سەرچاوی ئاوی لێ نەمێنەوەتە سەرچاوی ژیانی لێ نامێنێ بۆیە ئەو خەڵکەی کە لەوێن لەو شوێنە هجرەتەکەن ئەچن بۆ شوێنێکی تر و زیاتری ژووەکەن هەرێمی کوردستانی ئێمە ئەمەش لۆدێکی زۆر دروستەکە ینی جاری پێش هەموو شتێ لە ڕووی ئاسایشی نەتەوەیەوە ئێمەکەونە مەترسیەوە چکە ئێستا خەڵکێکی زۆر لە ناوچەکانی باشوور و خواروی عێراق ڕۆکەنە ئێرە و ئەبنە خاوەنی خان و مڵکی خۆیان ئەمە بە جۆرە لە جۆرەکان ناتوانم بڵم مەترسی هەیە لەسەر ئاسایشی نەتەوەیمان کێشەیەکی تر ئێمە سەرچاوە ئاویەکانمان لەلایەن وڵاتانی سەرچاوە ئەگیرێتەوە و کەمەکات و هەروەها لە هەمان کاتە پلەی گەرمیش بەڵێ بە تاکید بڵێ و پلەی گەرمیش بەرز دەبێتەوە یعنی لەلایەکەوە بە هەڵمبوون زۆرە بێ باران کەمە بێتەوە و ئەو ئاوانی کە لە وڵاتانی سەرچاوەوە پێمان ئەگەیشت کەمی کردووە یان جاریوا هەوڵەدەن هەر بە تاواتی وشکی بکەن ئەمە واکە کە ئێمە بڕی ئەو ئاوەی کە هەمانە کەمەکات ڕێژەی دانیشتوانی خۆشمانەوە هەرێمی کوردستان لە زیادبووندایە خەڵکی کەش بەهۆی کێشەی قەیرانی ئاوە لە باشوور و خواروی عێراق ڕوومانتیەکەن کەواتە مەترسێکی گەورە ڕوومانتیەکە کە ئەو ئاوەی هەمانە لە ئایندەیەکی نزیکدا نەبەشی بەرهەمێنانی بەرهەمە کشتتوکاڵەکان نکات نەبەشی بەکارهێنانی ڕۆژانی خۆمانەکات بۆ خواردنەوە و بوارە جیاوازەکان و هەر نەبەشی بەرهەمێنانی وزەی کارە باشەکات بۆ ئەگەر ڕێکاری پێویست و میکانیزمی نوێی زانستی نەگیرێتە بەر ئێمە لە مەترسێکی زۆر زۆر گەورە داین لە ئایندێکی نزیکدا بەڕاستی بەڕێز باسی وڵاتانی سەرچاوت کرد ئەگەر بۆ نمونە وڵاتی ئێران یان تورکیا بە تایبەتی ڕەچاو بکەی بە تایبەتی دروستکردنی و هەموو بەنداوە پێت وایە بۆ ئەوە یەکێک بێ لە هۆکارەکان لەسەرەوەی ئەمەزمەی دروستکردووە نەگەیتێ لە هۆکارەکان ئێمە کە باسی دیاردەی کلایمەت چێنجەکەین واتە گۆڕانکاری لە کەشوهەوا و بەرزبوونەوەی پلەی گەرمە ئەمە دیاردێکی جیهانیە لە هەموو جیهان هەموو وڵاتان ئەناڵێنن بەدەست ئەم دیاردەوە بەڵام ئێمە کێشەی سەرەکیمان بە دەرەجە یەک وشکردنی سەرچاوە ئاویەکانمانە لەلایەن وڵاتانی سەرچاوە تورکیا و ئێران
کاتی ئەمان ئەم سەرچاو ئاویانە بەکارهێنن و بەنداوی نایاسایی دروستەکەن چکە بە پێی یاسانە دەوڵەتەکان بۆ بەکارهێنانی سەرچاو ئاویەکان هەر سەرچاوەیەکی ئاو هەر ڕووبارێک کە هاوبەش بێ لە نێوان دوو وڵات یان زیاتردا پێویستە بە هەماهەنگی هەموو حەج پرۆژێک لەسەر ئەو سەرچاوی بنیاد ئەنێن بە هەماهەنگی بێ هەماهەنگی نایاساییە و بە جۆرە لە جۆرەکانێکی لە وڵاتانی سەرچاوە ڕێڕێ ئاوەکەشی گۆڕیوە ینی لە جیاتی ئاوەکە بێتە هەرێمی کوردستان ئەگەڵێتە وڵاتی خۆیان لەڕێی چەند پرۆژەیەکەوە ئەمەش بە پێی یاسانە دەوڵەتەکان بە تاوان ئەژمارەکرێت بەڵام ئێمە لەبەرەوەی کە لە ڕووی پێگەی سیاسیەوە ئەنی ئەگەر باسی عراقیشکەین بەگشتی سیادی لە دەست خۆیان نیە بۆیە گرنگی پێنەدراوەگینە هەر وڵاتێکی کە بواە کاتی خۆی کێشەیەکی زۆر ئاسانتر و بەسیتر لەمە لە نێوان تەنها لە سیادی لەژێر دەستی خۆی نیە یاخود هەستی بە مەترسیەکە نەکردو پێت وایە هەستی کردووە 100% من بەشداری کۆنفرانسی یاساییش ئەوم کردووە لە عراق لە سلێمانی لە زانکۆی کۆمارە کۆنفرانسە بەستراوە بەڕێز وەزیری سەرچاوەکانی عراق بەڕێز وەزیری پشتتوکاڵ و سەرچاو ئاوەکانی هەرێمی کوردستان دانیشتبوون لە پانێڵە زانستەکەیە و یەکێک لە پسپۆڕە دیارەکانی بواری ئاسایشی ئاو لە عراق مامۆسای لە زانکۆیەکی سوید لەوێش دانیشت بوو و بە چاویان ڕوونە بە تەواوەتی بەڵام کێشە لەوەدا هەم پلانیان نییە و هەم جورئەتی ئەوەشیان نیە کە داوای هەماهەنگی لە وڵاتانی سەرچاوە بکەن بە ئاشکراش لە یابینیمان پرسیارێکە ئاڕاستی وەزیری سەرچاوەکانی عراقرا لەسەر وڵاتی ئێران وتی ببوورن من ناتوانم بە هیچ جۆرە لەسەر و پرسە قسە بکەم تەنانەت نەیتوانی لە دوانیش بدات ئەمەمان بۆ دەرەخات کە ئێمە جارێ لە ڕووی پێگەی سیاسیەوە لەو ئاستایانین بتوانین داوای هەماهەنگیش بکەین نەک هەماهەنگی بکەین بۆ ئێمە ترسێکە زۆر گەورەیە نیگەرەگەر هۆشیارێکی تەواو بڵاو نەبێتەوە بە کۆمەلگایەوە ڕێکخراوەکانی پاراستنی ژینگە ڕێکخراوی و دەوڵەتەکان تێنەگەیەندرێن ئێمە دەنمان نەگا بە جیهانی دەرەوە و ئەم پرسە نەکرێ بە پرسێکی زۆر تایبەت و مەترسی ئەو کاتە لە چەند ساڵی ئایندەیە لە چەند ساڵی نزیکی ئایندەیە کاریگەریەکان زۆر نێگەتیڤە بێ و بارودۆخێکی ئێجگار سەخت و ئاڵۆز ڕوبەڕوومان دەبێتەوە ئێوەکو توێژەران تا چەند هەماهەنگیتان هەیە لەگەڵ ڕێکخراوە پسپۆڕەکانی تایبەت بە ژینگە هەیە یاخود پێت وایە گرنگە هەبێ سیستماتیک نییە پێت وایە گرنگە هەبێ زۆر گرنگە هەبێ بەڵام هەماهەنگەکە سیستماتیک نییە خۆی پێویستە لایانی پەیوەندیدار هەستێبەوە بە شێوازێکی سیستماتیک ئەو هەماهەنگە ڕێبخە هەماهەنگەکە بە جۆرە لە جۆرەکان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە مەسەلەن لە سوشیال میدیای فیسبووکێکی پەیوەندی وەزارەتێکی تایبەت نییە بۆ بوارە بەداخەوە ڕێک نەخراوە پێویستی بەڕێخستن هەیە ماوەیەکە بۆ بزانم لا براوە وەزارەتەکە وەزارەتی ژینگە بەڵێ ئێستا بۆ بەدەستە بەڵێ دەستش ڕەنگە یا توانایی نەبێ یاخود سەلاحێتێکی وای سەلاحێتی نابێت وەکو وەزارەتێک لەسەر ئەو پرسە گرنگە ئیش بکات باشە دکتۆر بەڕێزت پێشنیارت چییە بۆ باشترکردنی و دۆخە پێشنیاری ئێمە لەبەرەوەی کە پسپۆڕین لەو بوارەدا ینی سیاسی نین پێشنیارەکانمان پێشنیاری زانستیە بێت پێشنیاری زانستیش پێویستە یعنی لایانی پەیوەندیدار کاری لەسەرکە ئێمە تەنها توانین دەستخینە سەر کێشەکان و زۆرترین داتا کۆ بکەینەوە تحلیلی داتاکان بکەین تحلیلی وەزعەکە بکەین و چارەسەری مۆدێرن و گونجاو بگرینە بەر و بیکەین بە توێژینەوە بڵاوی بکەینەوە بەڵام دواتر لەو ڕۆژەوەی کە بڵاو بێتەوە ئەرکی ئەمە تەواو بێتەوە توێژەر ئەنجا ئەرکی لایانی پەیوەندیدار دەست پێ دەکات باشە ئەگەر لایانی پەیوەندیدار هەستی بە بەرپرسیارەتی نەکرد یاخود گرنگێکی زۆری بەو بابەتە نەدا لێرەدا ڕاگەیاندن دەتوانێت ڕۆڵێکی گرنگ ببینێ لەو ڕوژاندنی هەندێک باس و خۆ دەزانین ڕاگەیاندن دەسەڵاتی چوارەمە لە وڵاتەدا بەگشتی لە وڵاتانە حسابی ئێرە ناکەی بەڵام پێشنیارت بۆ ڕاگەیاندن چێ ڕاگەیان مەسەن دەتوانێت چ کارێک لەسەر و مەسەلەیە بکە بۆ ڕژاندنێکی زۆر گرنگە زۆر سپاسانەکەم بۆ پرسیارە لە جێ خۆیەتی ڕاستێکی ڕاگەیاندن ڕۆڵی سەرەکیە گێڕە لەم بوارەدا چکە ئێستا ئێمە بە جۆرە لە جۆرەکان بێئومێد بووین لەو سیستەمە حکومڕانی کە ئێستا لە هەرێمەکەمانە هەیە بۆ ئەوەی جێئومێدە ڕاگەیاندکارەکان ئەتوانن لە جیاتی ئەوەی کە گرنگی بە هەندێ بابەتی تەرفیهی ڕۆژانە ئەدەن کە هیچ سوودێکی بۆ کۆمەڵگە بۆ بەرەو پێشچوونمان نییە گرنگی زیاتر فۆکەسیان بخەنە سەر لایانی ژینگەمان لایانی ئاو وای لێ بکرێ ئەم کەیسە ئەم قەزەیە بکرێ بە کەیسێکی کۆمەڵایەتی و ئاستی هۆشیاری تاکی پێ بەرز بکرێتەوە ئەو کاتەکە هەموو تاکەکانی کۆمەڵگە هۆشیار بوون درکیان بەم مەترسیە کرد پێکومان دەسەڵات تەسەوڕەکەم کە ئیتر گۆڕانکاری لە خۆیان بکە بەڵام ئەگەر هۆشیاری بڵاو نەبێتەوە تەسەڵەکەم ڕۆژ بە ڕۆژ بەرەو دوا بچین و هیچ میکانیزمێکی
گونجاو نگیرێتە بەر لەلایەن لایەنی پەیوەندیدارەوە. دکتۆر ئەگەر شتێکت مابێ بتەوێ بێڵیت و من نەمتوانی بێ بچمە سەری یاخۆت ڕەنگە بە پێوەی کە شارەزایکی و تۆ لە بابەتەکە نەبێ تۆ بە گرنگی بزانی بتەوێت لێرە ئیشارەتی پێ بدەیت. سوپاسانەکەم دەستخۆشی لە بەرنامەکەتانەکەم هیوادارم کە لەمە دووە زانکۆکانی هەرێمی کوردستان گرنگی بە لایەنی توێژینەوەی زانستی بدەن. لایەنی کەم ئەگەر لایەنی پەیوەندیداریش کار بە توێژینەوەی کار بە دەرەنجامی توێژینەوە زانستە ناوازەکان نەکات، زانکۆکان بتوانن ئێمە زانکۆکانمان ئاستی بەرز بێتەوە لە ڕووی زانستیەوە، ڕانکی زانکۆکانمان بەرز بێتەوە، چونکە ئێمەش هیچمان کەمتر نیە لەو وڵاتانی کە زانکۆکانیان ئاستی زۆر بەرزە لە ڕووی زانستیەوە لە جیهاندا. یعنی خۆش نییە ئێمە زانکۆی دایکمان زانکۆ کۆنەکانمان ئێستاش لە لیستی زانکۆ متمانە پێکراوە جیهانەکان نەبێ، یان بۆ نمونە لە ڕانکی 4000 و 5000 بێت. ئەنی لانی کەم ئێمەش ئەتوانین زانکۆکانمان بگەینە ئاستێکە لە لیستی ئەتوانین توێژەرانمان بگەین ئاستێکی جیهانی ڕەنگە هەشە خۆت دەزانیەوە بەسەم بۆ نمونەیەکێک لەوانە بەڕێزت کە لە سەراستی عێراق و بێگومان لە سەراستی جیهانیشکە بە هەند وەرگیراوە بۆیە لە سایتێکی جیهانی واتەبەر توێژینەوەکە بڵاو دەکرێتەوە. بڵێ جا گرنگە ئەگەر زانکۆکان لایەنی کەم هەست بۆ بەرپرسیارەتێ بکەن گرنگی پێ بدەن، ینی کۆمەڵە ڕێکاری پێویست بگرنە بە چکە ئێستاوی کە ئەبینرێت زۆربەی هەرە زۆری مامۆستانی زانکۆ لە هەرێمی کوردستانی ئێمە تەنها توێژینەوە بۆ ئەنجامەدەن کە پلی زانستیان پێ بەرز بێتەوە موچەکەیان پێی زیاد بکات. هیچ گرنگ نییە بەلایەنەوە کە داهێنانێ بکەن کە توێژینەوەکی ناوازە ئەنجام بن، تەنانەت ئەو گۆڤارانەی کە بڵاوێکەنەوە گۆڤاری لۆکاڵین وەزارەتی خوێنی باڵاش متمانەی بۆ گۆڤارانە کردووە، بۆیە وەکو یعنی لایەنی ئیداری ئیشەکانیان بەڕێوە ئەچێت و بەداخەوە ئەم گۆڤارە لۆکاڵیانە زۆربەی هەرە زۆری ئەو کەسانی کە هەڵسانگانن بۆ توێژینەوەکەکەن، ینی لەگەڵ ڕێزمانەوەکو لایەنی ئینسانی، بەڵام ئاستی زانستی ئەوان نی هەڵسەنگانن بۆ توێژینەوە بکەن. ینی ئەو کەسانی کە هەڵسەنگانن بۆ توێژینەوەکە نەبێ ئاستی زانستیان زۆر بەرز بێ. خاوەنی چەندین بڵاوکراوی من هەتاکو نەبوومە خاوەنی چەندین بڵاوکراوی زانستی لە گۆڤارە زانستی هەر ئاسبەرزەکان بین پاکفاکتەری زۆر بەرز نەکران بە هەڵسەنگێنەر. ئێستا لە زیاتر لە 60 توێژینەوە من هەڵسەنگانم بۆ کردووەکو پسپۆرت لە بوارەکەی خۆمە لە گۆڤارە هەر ئاسبەرزە متمانە پێکراوەکانی جیهان لە ڕووی زانستیەوە. من هەتاکو خۆم نەگەمە ئاستێکی زانستی ئەو گۆڤارە زانستیە من دیاری ناکات وەکۆی کە هەڵسەنگانم بۆ یەکێ لە توێژینەوەکان بکەم. بەڵام لە هەرێمی کوردستان ئێمە مەڕەچاو ناکرێت ئەو هەڵسەنگانەیە کرێت ئەو بەڕێزانی کە هەڵسەنگانە نەکەن ئاستی زانستیان وەکو پێویست نییە، بۆیە یعنی ئیشەکە بەڕێ ئەکرێت و تەرتیب بکرێت و بۆ جۆرە بۆیە ئێمە مامۆستانی زانکۆمان بە شێوەیەکی گشتی باس دەکەم. ئەو ئاسی هەڵسەنگانە تا چەند پێت وایە هەندێک جار مەحسوبیەتی پێوە دیارە بێت. من ئاگادار بووم، ینی کەیسی وام لایە هەر پێم خۆشنێ لەم بەدنامێ بەڕێزیشتانە باسی بکەم، جاروایە بە تەلەفۆنێ داوا کرێت کە ئاسانکاری بکرێت لە سانگانی توێژینەوەکەیە و بە جۆرە لە جۆرەکان قبول بکرێت و زۆر بەڵێ بەڕێ بکرێتەوە کارەساتە. ئەنێ مەڵین خۆزگە گەندەڵی نەگەشتایەتە کەرتی خوێنی باڵا نەگەشتاتە توێژنەوەی زانستی، ئەمە کارەساتی گەورەی لێ ئەبێت. ئەمە خۆمان بەدەست گەندەڵی ئیداری و مالیە و ئەناڵێنین کە گەندەڵی چۆ ئەو سێکتەرە شەوی تر ومێدێک نامێنە بۆ ئێمە. دکتۆر سەرمەد بن ئەبایە لە بدایەتی بەرنامەکە بڵم، بەڵام جارێکتر پیرۆزبایت لێ دەکەم بۆ سەرکەوتنەی کە بەدەستە تێناوە بێگومان جێگەی شانازێ بۆ هەموو کورد و بۆ خۆت و زانکۆکەش بە تایبەتی. هیوای سەرکەوتنی بەردەوامت بۆ دەخوازیین. زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمان. بەڕێز دکتۆر سەرمەد لەتیف مامۆستای زانکۆی کۆمار بۆ زانست و تەکنۆلۆژیا جارێکتر بەخێربێ سپاس بۆ بەرنامەکە. بینەرانی هێژە ئەمە لە ڕاهاتینە کۆتایی بەرنامەکەمان تا بەرنامەیەکی ترم کاتەوە کاتێکتان هەر شاد و سەرکەوتوو بێت.